دوای توشبوونی بە نەخۆشی شێرپەنجە ئەمڕۆ خانم ئاکتەر سۆلاف شەیدا لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی گیانی سپارت. ئەم خانمە یەکێکە لە خانمە ئاکتەرە دیارەکان یاخود یەکێکە لە هونەرمەندە دیارەکان کە جگەلەوەی کە لە چەندین شانۆ و درامادا ڕۆڵی بینیوە وەک ئاکتەر و سیناریستیش کاری کردووە. چیە وەڵی کاتی کۆمپانیەکە بەش ناکەم و ئەو مفایلەوە ناتەوە ماڵەوە. ئەمە دۆسیەی زەویەکە 10,000 مەترە. بەڕای من ئەگەر کاغنەزاد ڕازی نەبوو لەگەڵ تۆ بەکاری بێنێ خۆت لێ بکڕەوە خۆت بکار. سۆلاف شەیدا لە منداڵیەوە ئارەزووی بۆ کاری هونەری نواندن هەبوو لە ماوەی تەمەنی هونەریدا بەشداری چەندین دراما و فیلمی کردو و ئەمڕۆ لە شاری سلێمانی دوای ململانی زۆر لەگەڵ نەخۆشیدا ماڵ ئاوایی لە خانەوادە و هاوڕێیان و هونەرەکەی کرد. ژیانخان زۆر قسە ئەکا منیش فێری ئەوم قسەکردنە نیم. جاواز نییە تو یەکێک هەیە منە لە بیر بەرێتەوە. هیچ کەس ناتوانێت تۆم لە بیر بەرێتەوە. الله ڕوم ناک ئەوە چییە؟ وریا بە خاو نەبیتەوە دەبڕە بڕە بەلای ئیشتەوە. ئەرێ بەڕاست پێو نەوتم ئاماژ بۆ کۆ چووم. بەخوا نازانم بۆ هەر شوێنە گەڕا با بڕوا بەس نەچێ بۆ لای هەوی قەیناکە.